خۆشەویستانم سڵاو خۆشحاڵم لە بەرنمەکەتانەوە بەرنامەی وێنەکانی دوێنێ پێتان دەگەینەوە بەوە زیاتر خۆشحاڵە بین کە ئێوەی خۆشەویست سوود و چێژ لە بەرنمەکەمان وەربگرن. بەرنمەکەمان ئەمڕۆ میوانداری کەسایەتیەکەکە کە هەمیشە یاخیە دژەباوە وەک بەلێکی شاباڵسپی دەیەوێ بە ئازادی بفرێ ستران بڵێ ئەو دەیەوێ وەک شاعرێ بەسەربەستی و بەوەی خۆی دەیەوێ ژیان ببینێ. بەڵام ئەمڕۆ لەم بەرنمەیە کەرەستەی بەردەمی شیعر نییە تا بفرێ خەیاڵ نییە تا کۆت بکرێ. کەرەستەی ئەمڕۆی وێنەیە وێنەش ئەو گرتانن کە گیراون و ناتوانێت دەستکاری بکرێ دەبێ تەنیا ڕاوەی ئەو وێنانە بکە کە لە ڕۆژ و مانگ و ساتی خۆیدا گیراون. میوانی ئەم جارەمان هۆنەرێکە لە یەکی حوتی ساڵی 1940 لە گەڕێکی دەدە لە شاری کفری لەدایک بووە. کوڕی شێخ مەحموود شێخ محەممەد شێخ حەسەنی کەس نەزانیە دایکیشی سعدیەخانی شێخ حسێنی شێخ حەسەنی کەس نەزانی. ئەم میوانە لە دوای 4 مناڵ هاتووە کە کەسیان لە ژیاندا نەماون تا قۆناغی ئامادەیی لە کفری تەواو کردووە. لە مانگی یەکی ساڵی 1974 بۆ یەکەم جار وەک هەڵەچەند لە ڕۆژنامەی هاوکاری و گۆڤاری بەیان لە بەغدا دادەمەزرێ. لە ڕۆژی 22 هەشتی ساڵی 1963 یەکەم شعر بە ناوی ئەی پێشمەرگەی قارەمان دەنووسێ و لە ساڵی 1969 بۆ یەکەم جار شعرێک وەک بەیاننامە لە ژمارە 6 گۆڤاری ڕزگاری بە ناوی بە ڕزگاریەوە بۆ ڕزگاری دەدوێم بڵاو دەکاتەوە. لە ساڵی 1970 لەگەڵ خاتوو سورەیە شێخ عەلی شەمحەمە هاوسەرگیری کردووە. خاوەنی زیاتر لە 54 کتێبەکە بریتین لە 15 دیوان کە 8 دیوانیان لە پێش ڕاپەڕیندا چاپکراون. 8 کتێبی تریان بۆ مناڵانە و ئەوانی تری لەسەر لێکۆڵینەوەی مناڵ و سۆفیگەری و شانونامە و چیرۆک و لێکۆڵینەوەی ئەدەبین و 5 لەو کتێبانە بە زمانی عەرەبی چاپکراون. ئەو هەمیشە شانازی بە ماڵی باوکیەوە دەکا کە لە ڕێی ئەو کەشە ئەدەبی و زمانەوانی و ئەو لانەپڕ لە کتێب و سەرچاوەوە چاوی هەڵێناوە و هەر لەوێشەوە دەبێتە عاشقی وشە. سەرسام بۆ بە گۆڤاری شعری لوبنانی چونکە لەوێەوە ئاشنا دەبێ بە شعرەکانی ئەدۆنیس و ئەنس ئەلحاج و یوسف الخال و شەوقی شەقرا و محەممە ماغوت و لە عێراقیەکانیش بە بەیاتی و سەیاب و بڵند حەیدەری و نازک المەلایکە. لە شعری کوردی نوێدا بە گۆران و لە کلاسیکیشا بە شێخ ڕەزای تاڵەبانی. ئەم میوانە ئازیزە شاری کفری دادەنێ بەلانکی داهێنانی خۆی دەڵێ یەکەم شعری نوێ هی منە یەکەم شعری بەرگری هی منە یەکەم شعری نوێخواز هی منە. ئازیزانم ئەم خاوەنی یەکەمانە مامۆستا شێخ لەتیف شێخ مەحموود شێخ محەممە کە ناسراوە بە مامۆستا لەتیف هەڵمەت و بە ناوی بەرنمەکەمانەوە زۆر بە خێراتنە دەکەین. من سپاس دەکەم کە بانگێشت کراوم لەلایەن جەنابتەوە بۆ ئەم بەرنامە خۆشەویستە. یەخوا بەخێربێ. مامۆستا لەتیف هەڵمەت ناوێکە لە کۆتایی شەستەکانەوە ئەنووسێ و لە حەفتاکانە دەبێتە یەکێک لە هەرە قەڵەمە بەبرشتەکانی دنیای شعری کوردی پاشان ئەچیتە ناو دنیای نووسین بەگشتی لێکۆڵینەوە و توێژینەوە کەواتە ناوی لەتیف هەڵمەت تایتڵێکە زۆربەی زۆری ئەو بڵاوکراوانی کە دەرەچوون لە حەفتاکان و هەشتاکان و نەوەتەکان و هەتا ئەم بەیانێش ناوێکی دیاری لە ئەدەبیاتی کوردی. ئێمە زۆر خۆشحاڵین بەهاتنێ. وەکو لە پێشێکیەکە باسم کرد ئەم جارە لەوانەیە بۆ تۆ باش نەبێت کە باسی شعر زۆر نەکەین چونکە شعر هەمیشە وەکو ڕەسۆڵی حەمزاتۆ فەڵێ دڵنیام بە تەنیانیت هەمیشە شعر لە پاشکۆی ئەسپەکەتایە لەگەڵتایە. بەڵام کاک ئاسۆ شعر و وێنە هەردووکیان لە یەک لانکەیان ئەوە خوشک و برای یەکدی. ئەوەم بۆ ڕووکەنەوە لە سەرەتای بەرنامەکە حەزەکەم بزانی چۆن پەیوەندیەک دروستەکەی لە بینی شعر و لە بینی وێنەیە. بە تایبەتی شعری کلاسیکی ئەگەر دوای شعرە کلاسیکەکانی شاعرانی کلاسیکی بکەوین هەموو وەکو ئەوان کە کامێرایەکیان پێبێ و وێنە بگرن تەنانەت ئەو وێنەگرتنە تەنانەت لەلای گۆرانی شەیە هەر بۆ نمونە لە جوانی بێناواڵێ قشکاڵی لێو ئاڵی پرشنگی نیگاکاڵ ئەی کچە جوانەکەی سەرگۆنا نەختێکاڵ ئەمە بە کامێرا گیراوە ئەم شعرە باسی هەموو ڕەنگەکانی ئەکات بە کامێرایەکی
کامێرایە تۆمارکراوەیە کە لە زەهنی مامۆسایە و گەیشتۆتە بەڵێ ئەمە پەیوەندیەکی تونوتۆڵ هەیە لە بینی شعر و وێنەیە. جەنابتان لە کفری لەدایک بوون؟ بەڵێ لە کفری لەدایک بوو. ساڵی 1940 ئەو 1940 تەواوە یان با بڵێن گۆڕانی بەسەرا چونکە دائیمەن یەکی حوتەکان هەستەکەی دەستکاری کراوێت چونکە ناوەڕاستی ساڵە ئیتر جاری وایە لە پێشێکی حوتا لە دایک بۆ جاری وایە لە دووە ئەو 1940 تۆ تەواوە بەڵگەکانی ماڵەوەمان وا ئەسەلمێنێ کە تەواو نییە ینی زیاتر لەواچێ من ماڵیدی 50 یا 51 بم ڕەنگە هەر 50 کەش بێ برایەکم پێش خۆم هەبووە مردووە و دواتر بە جۆرێک لە جۆرەکان ئەوسا با بڵێن حکوومەت ئەوەندە وەکو ئێستا لە هەموو شتێکی نەکۆڵیوەتەوە ناسنامەکەی براکەم کراوە بە ناسنامەی من هەر بە ماوەری دەکەیەوە بە مال دەکەیەوە ئێمە لە وێنەکانەوە دەست پێەکەین بفەرمووی باش یەکەم وێنە ئێمە باسێم کاراکتەراکی ئەم کاراکتەرە کێ ئەوە شێخ مەحموود شێخ محەممەد شێخ حەسەن شێخ حوسێن کەس نەزانیە باوکمە شێخی ئیرشاد بووە و شێخی تەریقەت بووە و یەکێکە لە شێخە بەناوبانگەکانی گەرمیان کوڕی شێمحەمەوی کەس دەزانە کە لە گەرمیان زیاتر بە شێمحەمەوی زۆراوە بەگزاوە ناسراوە زۆراوە بەگزاوە دوو دێن لە ناو زەنگنەیە لەوێ تەکێداری کردووە و باپیرە گەورەم بە تایبەتی ئەمیش کوڕی با بڵێن باپیرە گەورەم بووە ئەمە زۆر کەسێکی ڕۆشنبیر فارسیزان عەرەبیزان کوردیزان تورکیشی هەرزانی تورکی نەم بیستووە بە تورکی قسە بکە بەڵام جارێکیان بینیومە ئەوانەی ئەهاتن بۆ ئەوەی دوعایان بۆ بکە کەسی تورکمان لە برادرانی تورکمانی کفری ئەهاتن بە تورکی قسەیانە کرد ئەم نەی ئەوت تێناگەم وا دیارە تورکیشی زانیوە زانیوە و تێگەیشتوە ئێوە لە شاری کفری کە پێشتر ئەم شارە ناوی سوڵاحیە بووە دوای بۆ بە کفری شارێکی کۆن شارێکی پرشارستانی من جارێک چووم تەنانەت دیزاینی بیناکانیشی دیزاینێکی شاریانەیە هۆی چییە کە ئەم شارە لە مێژووە لەو شوێنەیە زۆر دەرکەوتووە مەسەلەن لە تاریخە ئەوەندەی باسی سلێمانی ئەکرێ و هەولێرەکرێ و کەرکووکەکرێ باسی کفری شەکرێ کەمتر گوێ لێ بێ باسی شوێنەکە لە قوڵایی مێژووە بۆ کفری زۆر باسەکرێ شتێکەیە شاراوەیە ئەمە دەرەنجامی بیرکردنەوەی خۆم پێگەیشتوم کفری پێگەی دووەمی بابانەکان بووە هەرچەند بابانەکان یعنی تەنگەتاو کرابێتن لە سلێمانیا پەنایان بۆ شاری کفری بردووە لە شاری کفریە نە هێزی بەغا توانیوێتی بەرامبەریان ڕاوەستێنە ئەو هێزە عوسمانیانەی لە تورکیاوە ئاهاتن و لە ناو سلێمانی و ئەو ناوایە بوون نەیانەتوانین لە کفریا بەرەنگاریان بنەوە چونکو کفری شوێنێکی چەپەکە و سەختە و شاخاویە و عەشایەری کفریش هەر هەمووی یعنی با بڵێن لەگەڵ بابانەکان بوون ئەو سەردەما ئێستا بۆ نمونە ئەتوانم بڵێم ناوی دەیان ماڵی بابان بژمێرم لە کفریا سەرۆگۆزیرانی عێراق جەمال بابان بەڕەحمەت بێ ماڵی لە کفری بووە ئەحمەد بابان کە ماڵی لە دەیەکی دەوری کفری بوو هەر کەسێکی زۆر بەناوبانگ بوو کەسێکی زۆر ڕۆشن بوو لەوانە بوو کە پشتگیری دەرچوونی گۆڤاری گەلاوێژی جارانیە کرد ئەو گۆڤارەی کە ئیبراهیم ئەحمەد دەریە کرد بەڵێ لەگەڵ مامە سەعەلادین سجادیە ئابوونیانەیە ئەم کەسانە یعنی لە کفریا بوون کفری بوو ئاوا بوو بەو پێگەیە دواتریش هەرمایەوە ئەو پێگەی شەمەنەفەری پیا ئەڕۆیشت کاروان لە مووسڵەوە لە هەولێرەوە لەم لاشەوە لە بەغاوە ئاهاتن بۆ کفری ترانزێت بوو بەڵێ کاروان سەرا بوو پیرەمێرد بە کفریا چووە بۆ بەغا کاروانی سەنگا و سلێمانی بە کفریا چوون بۆ بەغا تەنانەت ئێمە ماڵمان لە کفری لەسەر جادەکە بوو بەرامبەر بە دەرگایەک ئەسەری دەرگاکەما بوو پێیانەوت
دەرگای بەغا بە شێوە زمانی کفریان قاپی بەغا ئەوە لە قەراخەوە خەڵکدا بەزیایە لە سلێمانیەوە هاتن لە قاپی بەغاوە هاتنە ناو کفری لە کفریشەوە چوون بۆ بەغا بەکاروان ئەمە ژوێنێکی ترە ئەویش ڕەحمەتی باوک هەر باوکمە بە ڕەحمەت بێ ئیتر ئەو جۆرە جلانەی لەبەرە کرد جلی شێخایەتی لەبەر زیاتر کەواو سەڵتا یان کەواو چاکەت ئەوانەی لەبەرە کرد شاوڵ براخانی و ڕانک و چۆغی قەت لەبەر نەکردووە قەت زیاتر کاو سەڵتەی لەبەر کردووە هەندێ جاریش کاو چاکەتی لەبەرە کرد هەندێ جار بەکەمی ڕسمیشی پێوە گرتووە بەکاو چاکەتەوە بەکەوا و سەڵتەیش کەس نزانەوە بەڕای جەنابە کەی چوونەتە کفری لەکەیەوە یاین من وای بۆ ئەچم وەکو بیستومە لە کۆتایی سیەکانەوە لە کۆتایی سیەکانەوە ئیتر 39 ئەو ئەلەو کاتەیە چوون بەگەنجی یان مەسەلەن ژن هاوردە و ئەوانەش یان لەگەڵ ماڵ و مناڵی خۆیان چۆتاوێ نە ئەو مناڵ بووە دواتر ژنی هێناوە لەوێ ژنی هێناوە بەڵام کە ژنی هێناوە ژنی با بڵێن هەر لە خۆیان هێناوە بەڵێ ئامۆزای خۆیەتی دایکم ئامۆزای باوک ئەمە وێنەیەکی تری ئەو سەردەمەیە با بڵێن هینی ڕەحمەتی باوکتە ئەمە کێن بە مناسبەی ئەم دانیشتە ئەگەر ئەمە ڕسمی یەکەمیان ئەوەی مشکەکەی بەسەرەوەیە باوکمە شێخ مەحموود ڕسمی دووەمیانەوەی جامانەکەی بەستووە و ڕیشی سپێشتوەتەوە بەڵێ ئەوە باوکی کاک فەرهاد شاکەلی هاوڕێمە کاک شێم حەمەوە کاک شێم حەمەوی شاکەلی خوا تەمەن درێژی کات ماوە شکر ئیشەڵڵا تەمەن درێژ بێت ئەوە باوک هاتوو بۆ ماڵمان لە سلێمانی تر کاک شێم حەمەویش لە ماڵی کوڕێکی کاک سەڵاحی کوڕی بوو لێرە تر زانیان کە باوکم هاتووە بۆ لە ماڵی ئێمەیە جەنابی کاک شێم حەمەوی شاکەل سەردانی باوک بکرد لێرە ڕێز و سڵامانەیە بۆ کاک شێم حەمەوی شاکەل منی شاگوڵ ڕێز ئەمە شوێنەیەکە پێچێ هەر کفری بێ ئەمەیان بەڵێ ئەو کفریە ئەوە دیواری حەوشەکەی خۆمانە ئەوەی ئەو کەواو سەڵتە و پاڵتاوەی لە بەرایە ئەوەیان باوکمە ئەوی تریان ناوڕاستینە برایەکمە لە خۆم مناڵترە ئەوی تریشان خوشکێکمە خوشکەکە من هەر خوشکەکەشم هەر ناوی سورەیایە وەکو خێزانەکەم براکەم ناوی بورهانە هەردووکیان سپاس بۆخوا ماون و لە ژیاندا لەکوێ ژین ئێستاوان لە چەمچەماڵژ لە چەمچەماڵەژین ئەو هیچ با بڵێن خولیای شعر و ئەوانەی نییە نانیەتی لە ماڵێکا ئێوە ژیاون جیاوازەکەتان ئەوەیە کە جەناب سوودێ لە کەشی ئەدەبیات و ئەوانە وەرگرتووە مەرج نییە برا خوشکەکانی ئەو سوودیان لێ وەرگرت هیچ مەرجە من کە چاو مەڵێنە ماڵمان پڕ بوو لە کتێب باوکم کتێبخانەیەکی گەورەی هەبوو جگە لە دیوانە فارسیەکان سعدی شیرازی حافزی شیرازی بێدڵ با بڵێن فەریدەدینی عەتار منتیقە تەیر و پەندەکانی عەتار و جگە سەرباری هەموو ئەو کتێبانەی لە سەروی هەمووانەوە قورئانی پیرۆز و قیسەس الئەنبیا و ئەلف لەیلە وەلەیلە و هەندێک ژمارەی گۆڤاری گەلاوێژ و ئەو دەمە و چەند کتێبێکی کوردی ئەو دەمە و ئینجیلێکی کوردی و باس تەفسیری زومەخشەری و بەیزای و فی ظلال القورآن و دواتر ئەمە فی ظلال القورآنەکە قورتوبی و صحیحی موسلیم و صحیحی بوخاری و هەموو داستانە کوردیەکان ڕۆستەم و زۆراب ڕۆستەم و جیهانگیر مەنیجە و بێژەن شیرین و فەرهاد لەیلا و مەجنون ئەمانە من لەناو ئەمانەیە گەورە بوو خۆم من دێڕێکم بە کوردی نەخوێندووە لە هیچ قوتابخانەیەک لە ڕێگای لەیلا و مەجنون و شیرین و فەرهاد و مەنیجە و بێژەن و ڕۆستەم و جیهانگیر و ڕۆستەم و زۆرابەوە خۆم فێری کوردی کردووە و ئەو کتێبانم بۆ مناڵانی میوانیشمانە خوێندەوە و بۆ مناڵانی دراوسێشمانە خوێندەوە لەگەڵ ڕێکانە زۆریشان پێ خۆش بوو دەوەریانەدام کە ئەو کتێبانم بۆ خوێندنەوە کەواتێ بە دەرسی مەکتەب کوردی نەخوێندووە تەنها لە خۆم فێری کوردی کردووە بەم کوردیە جوانش بەڵێ ئەو کوردی جوانش کە شانازی پێوەکەم کە کوردیزانێکی باش هەر ئێمە شانازی پێوەکەین ئەمە ژوێنێکی ترە ئەم وێنەیە
چوار کاراکتەرن ئەمەیان یەکەمیان ئەوەی سەلامەکەی کردو و جزداشەیەکی گەرمیانی لە بەرایەوە لەتیف شێخ مەحموود شێخ محەممەد کەس نەزانیە کە دواتر بوو بە شاعیر و بوو بە لەتیف هەڵمەت خۆمم ئێمەش دێرەوە سڵاوە لەکەین با سڵاوەکە بسەنینەوە ئەمانش خوشکتن ئەم سیانە خوشک من گەورەکەیان خوشکی گەورەمە خی لێ خۆش بێ وفاتی کردووە ساڵی 1970 بە نەخۆشەیەکی کوشندە کۆچی دوایی کرد خوا لێ خۆش بێ ئەو هیلالیانەی پشتەوە مامۆستا ئەو هیلالیانە ئەوە خانوو لە گرمیان ئاوا ئەکرا بە کەمەر ئەکرا لەوێت کەمەریان پێ ئەوت ئەم کەمەرە لەم لاوە کەمەرێکیانە کرد لەم لایشەوە کەمەرێ گەچ زوو ئەی بەست لەوێ گەچی ئەوێ ینی دەرلەحزە ئەی بەست قامیشیان ئەخستە ناو جا ئەمە گەچە یا قسڵە گەچە گەچ وەکو قسڵی ئێستا بە قووەت بوو گەچی گەرمیان زۆر بە قووەت بوو قامیشەکەیان ئاوا کەوانەییدا ئەناو لە عەرزە ئایان کرد دواتر بەرزیانە کردەوە پیان و کەمەر کەمەر بەڵێ بازاڕەکەی کفری ئەگەر هەوارە کۆنەکەیتان بینی بێ هەمووی بەو کەمەرە کرد هەمووی بۆ کەمەرە جا کەمەر هەبوو ئاوها هەش بوو تۆزێ ئاوا هەیە بوو باڵێن نوکتیش بوو ئیتر شێوە بینای ئەوێ وابوو چونکو هەر لە کفریە خۆی کانگای گەچ و کانگای بەردیشە بوو هەروە کارگەی بەرد و کارگەی گەچ لێرەیە کاراکتەرێک بەڕاستی لەم دانیشتەی ئێمەیە بە مەحزوونی ئەم قسەیەکەم دیار نییە ئەوش دایکتە دایکم قەت لەبەر کامێرایانە وەستاوە کەسایەتێکی زۆر پیرۆزیشی هەبوو لە لامان ئێمە خۆمان کامێرایمان هەبوو لە ماڵەوە دوو کامێرامان هەبوو کامێرای بۆکس هەبوو ئەوسا ئاوا لە پشتەوە ئاوا کەسمان پڕکێشی ئەوەمان نەکردووە بە دزیشەوە بە نهێنی شوێنەیەکی بگرین کەسایەتێکی وا پیرۆکاری چی بوو کە ژنێک هەزی ناکرد بچێتە بەر کامێرا یعنی با بڵێن پاڵنەرێکی دینی بوو زیاتر پاڵنەرێکی ئاینی و پاڵنەرێکی کۆمەڵایەتی ژنە شێخ بوو ڕۆژی دایان خەڵک هات بۆ ماڵمانیانی دەستیان ماچە کرد شانیان ماچە کرد پێی خۆش نەبوو پێی خۆش نەبوو ڕسمی لە بەرچاوا بێ بەداخەوە بۆ ئەو هەموو کاراکتەرە جوانانەی ئەم وڵاتی ئێمە ئیتر مردن زەفەر ئەبا بەدەست کەس نییە و سروشتی ژیان وایە ئەمە شوێنەیەکە ئەمە شوێنەیە کە ئەمانە چێ بکەن ئەوە وێنەی کوڕێکی ماممە لەگەڵمایە بە ڕەحمەت بێ کامیان با بڵێن ناوی قادر ناوی شەقادرە ئەمیان ئەویان ناوی شەقادرە ئەوەیان لەتیف شێخ مەحموود شێخ محەممەد کەس نەزانیە کە دواتر بوو بە لەتیف هەڵمەت خۆی گۆڕی وا ئەزانم تۆپێکی خستوۆتە بندەستی وا چاوی من وای بینێ ناتانم لەوە ئەسێ بەڵام من لەسەر ئەم شێخ لەتیف شێخ مەحموود شێخ محەممەد کە بوو بە مامۆستا لەتیف هەڵمەت هەر ئەو هینەم بیرەکەوێتەوە ئەوی مامۆستا هەیە من ئەڵێ شەعر چی یاوە بە تۆ ئەڵێ وەڵا ماڵی ئاوا بێ هەر ئەوە چاکەیی لەگەڵ کردوم کە لە شێخ محەممەد ئەمین شێخ ئیسلامەوە کردومی بەهێ من نەمن شتی تری شەڵێم ئەفەرموو سەدان بگرە هەزاران دۆست و برادری خۆشەویستی پێناسان و شعر لە دەرەوەی کفری لە دەرەوەی هەرێمی کوردستان لە دەرەوەی کوردستانی گەورە لە وڵاتە عەرەبیەکانە لە وڵاتە ئەوروپیەکانیشە خەڵکی پێناسان وم دۆست و هاوڕێی بۆ دروست کرد لە هەموو نەتەوە لەکەیەوە ئەم نازناوی هەڵمەتت هەڵبژاردووە من زۆر ڕقم لە شعری کلاسیکی و لە کللتوری کوردی بوو زۆر لەبەرەوە ناوێکم بۆ خۆم هەڵبژارد کە هین بێ ئەوە هەڵمەتە بۆ سەر کللتوری کوردی و شعری بەڵام ئەو دەمە ئێستانە ئێستا بیر و ڕام گۆڕاوە ئێستا نالی و مەحوی و پیرەمێرد و مەولەوی و ئەم سالم و مستەفا بەگی کوردی و ئەمانە شاعرانی گەورەی نەتەوەکەمان بەڵام ئەوسا بە بیرکردنەوەیکی سەرگەرمانەی گەنجانەوە ئەگەر ئەو بیرکردنەوە سەرگەرن با بڵین سەرگەرمانەم نەبایە منیش شاعرێکی ئاسایی ئەبووم کە خۆم بە شاعرێکی ئاسایی نازانم خۆم بە شاعرێکی دژەباوەزانم لە هەموو کاتەکانی تەمەنی ژیانمە ئەگەر وانە بوومایە دژەباو نابوو وێنەیەکی کە لەو وێنانەی ترکە هەیە
پێم خۆشە. بێگومانە و ساسەریشم نەڕووتاوەتەوە تا یان دیارە تەوان دیارە ئەما وێنەیەکی ترە ئەم وێنەیە ئەمانە کێوچ ئەوە شوێنەی گەنجیمە ئەو دەمەیە کە ئیتر ئەمەیان جەنابتی 65 و 66 یەکەمیان لەم لاوە کە بەرامبەر بەخۆمە ئەوەیان کوڕی خاڵمە ئێستا ئەویان ناوی شەحسێنە کوڕی خاڵمە ئێستا لە سلێمانی ئەژی و زاوایشمە یعنی لە سلێمانی ئەژی و ئەمە ساڵی چەنە کاکەل مامەسالەتی ناوەندی شەستەکانە ناوەندی لەو کاتا 65 ئەو کاتەیە بەڵام لێرە ئەی پێشمەرگی قارەمانە نووسیوە لێرە ئەی پێشمەرگی قارەمان نووسیوە شعری ترم نووسیوە بەڵێ بەڵێ کەی وەڕز بووی لە یەکەم شعرێ کەی هەستی کرد کە ئەو شعرە شعرێکی جوانی یعنی وا مەزانی من ئەوسا بێگومان نەمەزانیە مەسەری ئەزمموی شعر چییە قەد ئەو شعرم بڵاو نەکردەوە بەڵام دواتر ئەزمموی شعری سەڵا عەبدولسەبور و عەبدوڵا بەیاتی و ئەمەل دەرقل و کۆمەڵێ شاعری تری فارسی و ئەوانم خوێندەوە یعنی هەستم کرد ئەزمموی شعری شعرە سەرەتایەکان بایەخێکی هەیە ئەنج ئەو پەنام بردە بەر ئەو شعرە و شعرێکی کاڵ و کرجە من وا مەزانی پێشکێمەوە بەو شعرە لەبەرەوە نەمەخستە بەرچاو بەڵام دواتر زانیمەوە بەشێکە لە من خستمە بەرچاو بەڵاویشم کردەوە لە دوای ڕاوی پێشبەرگەی تیابوو ناکرا لە ساڵانی کەیا بڵاو بێتەوە ئەی پێشمەرگەی قارەمان خەباتکەری نیشتیمان بۆ لە خوێنە بووی خڵتان بەرزکەرەوە ئاڵای غەمگینێت باشەق بەرێ لە داخا دژمنی ژینێت ئەمە شعرێکی کرد خاتیرەیەکە ساڵی 1920 پێشبەرگەی قارەمان لە قاتەکانی کفری کەوتنە کەمینێکی بەشێک لە سوپاکەی سوپادڕدەکەی زەعیم سدیقەوە هەر 28یان شەڕی دەستەوەی خەیان کرد هەنێکیان بە خەنجەر شەڕیان کردن شەهید بوون و منیش لە ڕنگانەوەی ئەوە لە ڕنگدانەوەی ئەو قارەمانەتی ئەوانە و شعرم بوو ئیتر لەو شعرەوە دەستم کرد وازم نێنا هەر بەردەوام بوو من ڕێگایکی زۆر دوور درێژم ماوە لەگەڵ جەنابتە بەڵام ئەمەوێ وشانێک وەربگرم خۆشەویستانم وچانێک و دێنەوە خزمەتە لە پێش وچانەکە ئێمە زۆر بە باڵای شاری کفریا هەڵماندا بەرنامەکەش ناوی وێنەکانی دوێنەیە ئەی خۆ دەبێ وێنەیەکی کفریش پیشان بین ئەمە وێنەیەکی شاری کفریە ئەمە کوای شاری کفریە ئەوە چیایەکە ڕەمزی شاری کفریە چیای باوە شاسوارە برایبخانی دەلۆ کاتێ کفری داگیر کرد ئازادی کرد لە ئەنگلیزەکان بەڵێ ئازادی کرد لە ئەنگلیزەکان و بۆچی هاتە کفری و ئازادی کرد بۆ پشتگیری شۆڕشەکەی شێ مەحبوب بوو ئەوە ئەو لەو چیایەوە هاتە ناو کفری و مەفرەزەیەکی ئینگلیزی لەسەر ئەو چیایە بوو مەفرەزەکان ڕاماڵی و خۆیان هاتنە ناو شارە و شاری کفریان ئازاد کرد بەپێی مێژوو بۆچی ناوی باوە شاسوارە بچیایە کەسایەتیەکی لێیە شخصێکی ئاینیە بە بیر و باوەڕی من کەسایەتیەکی هینە کاکەیە چونکو ئەو کاکەیانە هەرچی باوەی پێوە بوو باوە مەردا باوە شاسوار یعنی یا پیری پێوە بوو بەڕای من کەسایەتێکی زەرادەکەیەکانن بڵێ براکەکەیەکە مامۆستا ئەم وێنەیە وێنێکی جوانە ئەمە هەم کەمەرێش لە کەمەرێکی گەورەی تایە واتە تاق ئەمە کوێیەوە ئەمەش ماڵی خۆمانە لە کفری بێگومان ئەو کەمەرەش هەر وەکو وتم ئەوە کراوە بە قامیش و گەچ کراوە ئەو دەرگا بەرامبەرە کە تاریک ئەنوێنێ من لەو ژوورەیە شعرمە نووسی ئەتوانم بڵێم ئەگەر لە سەدا سەدی خوا و شارە بچکۆلەکەمانم لەو ژوورەیە لە نووسی بێ لە ساڵانەوە دیم لەو ژوورەیە نووسی بێ مەگەر هاوین دەرچوو بێت بە دەرەوە لە حوشەیە لە شوێنێک ئاگیرە زۆربەی شعرەکانم لەوێ نووسی ئەو ژووری دانیشتن و خەوتن و ژووری ڕادیۆیش بۆ سازیاتر ڕادیۆ هەبوو هەمیشە ڕادیۆیەکەوە کردەوە بەڕەحمەت بن دایک و باوکی وەختێک کە هەستیان کرد جەنابە بوویتەتە شاعیر شاعیرێکی وا دەرکەوت
ئەوان ڕایان چی بوو ڕنگدانەوەی لە ناخی ئەوانە هیچ هەستە بەچی کرد ینی لایەن گرت بوون پیان خۆش بوو یان واللهی بۆ پیان ناخۆش بوو پیان خۆش بوو بەڵێ زۆریان پێخۆش بوو بەڵام من ئێستا بیرم نایە هاندراوم بۆ ئەوەیان نا بەس ئەگەر بمتایە داوای پارەم لە باوکم بکردایە بۆ ئەوی فلان کتێبە کرد بوو فلان کتێبە کرد بوو ئەچم لە کەرکووکەی کردیا لە بەغدای کڕم ئاسایی بوو پارەکەی یامێ و ئەوەش جۆرە پشتگیری بوو بۆ خۆم ئاجگەلەوەی ئەو هەموو کتێبش لە ماڵمانە بەلەهۆی چی ئەم شەش کەسە بەیەکەوە کراونەتە سەر ئەم لاپەڕێ ئەمانی چیان ئەم شەش ئەو قۆناخەکانی تەمەنی خۆ من قۆناخەکانی تەمەنی مناڵی و هەرزەکاری من کەواتە قۆناغەکان ئەلێرەوە دەست پێ ئەلێەوە دەست پێکا بەڵێ بەو ڕسمە دەست پێەکە لە پشتی دەڕابەشەوە یەکەم بەڵێ لە پشتی دەڕابەوەیە ئەوسا ئاوە بۆ جوانی هی نەبوو ئەوسایی کامێرای شەمسیان پێوت بابڕی خامێکی ڕەشی پێوە بوو ئاوا دەستەکرا بەناوێ و ڕسمەکەگی ئیتر وردە وردە ئەم کاراکتەرە گەورە ئەبێ و ئیتر ئەلێرەوە زیاتر ئەوەی سەردەمی هەرزەکاریمە ئەوەی سەر ماڵی خۆمانە لەلای ئەو درەختەیە وەستاومەوە حەوشەکەمانە جلی کوردیم لە بەرکردووە من کەم جار جلی کوردی لە بەرەکەم ینی زیاتر حەزم لە چاکەت و پانتۆڵ و کراسەوە سروشتی من وا هەڵکەوتووە ئەم وێنەیە تۆزێک تەخیر بوو بەڵام هەر وێنەکە ئەهێنێ کە ئێمە زۆر قسەی لەسەر ئەم وێنەیە کفریە بەڵێ ئەم وێنەیە کفریە ئەوە بەر دەرگای ماڵمانە ئەوە ملم پێچاوە نەخۆشیەکە بوو پیانەوت ملە خڕێ نیکاف ئەوە ملیان پێچاوم ئەوە خوشکەکەمە سەمیع شێخ محمود خێزانی ئەو کوڕەیەکەی سەوتم کوڕی خاڵمە شەحسێن ئەو شەپقەیەی لەسەریایە خۆم بە کارتۆن و کاغەزی ڕەنگاوڕەنگ بۆم کردووە تورکمانەکانی کفری بەو کاغەزیان ئەوت پەرلاغ کوردەکانی شەر پێمان ئەوت پەرلاغ ئیتر وابزان وشەی پۆشتە و پەرداخی کوردیش ڕەنە لەو وشە ئەو شەپقەیە ئێستاش دەتوانم شەپقەی وا دروستکەم هەستەکەی دڵی زۆر پێخۆش بوو ئەو کاتێککە بۆ دروست کرد زۆر دڵی پێخۆش بۆ توانم بڵێم هەمیشە لە سەریا بوو ئەمە وێنەیەکی ترە لێ نووسراوە کەرکووک 1970 ئەوە جۆرێکە یعنی ئەو ساخ زڵفیانە هێشتەوە گەنجان من زڵفم تاشیوە بەڵام لەسەرەوە قژم درێژ کردووە ئەوە زڵفی نییە ئەلێرەیە بڕێومە ئەلێرەیە ئەوە نەوعێک بۆ سەرتاشینێک بۆ تایبەت بەخۆمەوە ئەتوانم بڵێم لەو سەردەمایە کەس نەبووە زڵفی لێرەوە ببڕێ و سەری ئاوا بێڵێتەوە ڕەنگە ئێستا هەبێ بەڵێ ڕەنگە ئێستا هەبێ مامۆستا ئیتر دوای ئەوەی کە ئامادەی تەواوەکەی بەڵێ تێکەڵاو ئەبی بە دنیای ئەدەبیات و زیاتر سەردانی بەغدا ئەەکەیت و ئاشنابی بە ئەدەبی عەرەبی و ئەوانە ئەگەر باسێکی ئەو فترێمان بۆ بکەی بێزانێت دواتر ئەوە بوو ئیتر بەیانی یانزەی ئازار هاتە پێشەوە ئیتر من خوا و شارە بچکۆلەکەمانم چاپ کرد هاتوچۆی بەغدامە کرد بەر لەوەی خوا و شارە بچکۆلەکەمانیش چاپ کەم من لە ڕێگەی ئیزگەی کوردیەوە بە ڕەحمەت بێ شاعری جوانەمەرگ جەلالی میرزاکەریم ئەناسی بەرنامەیەکە هەبوو هەڵبەست و مۆسیقا هەروەها کاک عەبدوڵڵا عەباسم ئەناسی بەرنامەی ئێوارەتان باشی هەبوو لە ڕادیۆی بەغاوە پێشکەشیە کرد من ئەتوانم بڵێم زۆربەی یا هەموو شعرەکانی خوا و شارە بچکۆلەکەمانم لە بەرنامەی ئێوارەتان باشەوە بڵاو بۆتەوە ئەو سەردەمە لە ساڵانی با بڵێن 1960 و 1960 و 1969 هەفتا تا دیوانەکە بڵاو بێتەوە ئەوە بووتر خەڵکی کەم ناسی قچوبە یەکێتی نووسەرانی بەغدا لە یەکێتی نووسەرانی بەغدا دکتۆر عیزەدینم ناسی دکتۆر ئیحسان فوئادم ناسی دکتۆر معروف خەزنەدارم ناسی کاک جەمال خەزنەدارم ناسی و بووم بە ئەندامی نووسەران تر بەو دیوانی خوا و شارە بچکۆلەکەمان لە بەغا کۆڕێکیان بۆ کردم هەر ئەو ساڵانە ساڵی وابزانم هەفتا بوو یا هەفتاویەک بە پشتگیری بەڕێز دکتۆر عیزەدین مستەفا ڕەسوڵ لە یەکێتی نووسەرانە کۆڕێکم بۆ کرا یەکێتی نووسەرانی بەغا لەو دەمەیە هێمنی شات شعرەکەم کێش و سەروای نەبوو هێمن
دوای شعرەکە بە ڕەحمەت بێ مامۆستا منوتی ئەم شعرە جوانە بەڵام کێش و سەروای نییە ناچێتە خانەی شعرەوە چێتە خانەی پەخشانی هوەریەوە من زۆر ئەو قسەی مامۆستای منم پێخۆش بوو زووکە وەگەر مامۆستاهەیە من وەکو شاعرێکی کلاسیکی ئەو شعرێ منی بە شعر بزانایە کەواتە من شتێکی نوێم نەکرد بوو ئەو سلمانی کە من شتێکی نوێم کردو بۆ تۆ مای بڵێ بۆ من مای شانازی بوو مەدەح بوو بڵێ بۆ من مەدەح بوو ستایش بوو بڵێ ئەم وێنێ ئەمە کوێ ئەم ئەخوێنیتەوە دیارە مەکتەبەی عامەیە ئەوە دوو دیاردەیتیایە ئەوە چایخانەی بە ڕەحمەت بێ حاجی کەمال چایچیە لە کفری تورکمان بوو من زۆر جار ئەچووم لەوێ کتێبێکمە بردووەم بخوێندەوە چونکو چاخانەیەکی هێمن و کب بوو سرم ئەلێرەوە تاشیوە لەسەر گوێمەوە ئەوەش تایبەتە بەخۆمەوە ئەو کتێبەی لە بەردەستمای خوێنمەوە ئەوە دیوان الأرض المحتلەیە هەموو شعری فەلەستینی تایە من نایشی شارمەوە لەخواو شار بچکۆلەکەمانەوە هەتا دوا دیوانیشم ڕەنگە کاریگەرێتی شعری فەلەستینی و هەروە شعری ڤێتنامی و شعری ئەفریقی و ئەوانە لەسەر شعرە بەرگریەکانم هەبێ بەڵام بۆڵ فالێری ئەڵێ شێر بریتیە لەو بەرخانەی کە ئەیان خوات شاعیر و نووسەریش بریتیە لەو کتێبانەی کە ئەیان خوێنێتەوە ئەیتر ئەوە ئەو چایخانەیە تەخت و کورسی و مێزی چایخانەی جارانیش ئاوا بوو ئەو کتێبە دەوری 1970 لاپەڕەیە هی سەردەمی با بڵێن ئەوە کۆتایی ئەمە ژوێنەیەکی بەغدایە ئەمە ژوێنەیەکی بەغدایە ئەمانە ئەوە ئەم شوێنەی کوێەوە ئەمانە ئەگەر ئەمە شەقامی ڕەشیدا ئوتێل کاسب ژووری لە تیفەڵمەد ناسرااو بوو ئەویان کە دەستی خستۆتە لای دەمەوە حاکم عەزیزەیسە لە بەریتانیاژی ئەمی کەیان کە پێ ئەکەنێ هاوڕێ بەڕێزم کاکەحەمەی حەمە باقیە بەسەری لێدا بوو ئەو ژوورە زۆر کەساتوەتە ئەو ژوورە کاک ئازا جوندیانی کاک عیماد ئەحمەد کاک عادیل مراد جەوهەر کرمان سەعدوڵا پەرۆش شێر کۆبێ کەس دەیان و سەدان شاعری کورد تەنها هەندێک شاعری تورکمانیش هاتوون بۆ ئەو شاعر و نووسەر و سیاسەتمەدار و ئەو ژوورەی لە تیفەڵبەت لە ئوتێل کاسبی بەغایە مەشهور بوو ژوورێکی فەقیرانە بوو بە 4 دینار و نیو گرت بوو مانگی بەڵام پڕ بوو لە وشە هەمیشە میوانم هەبوو پڕ بوو لە میوان دکتۆر هیوا عومەر هاتووە هەر لەو ژوورە بۆلام ئەم فترەیە ئەمە کەیە ئەگەر ئەوە ماڵی خۆمانە دووبارە پەنجەرەکان هی ئێرە سلێمانی هی کفری هی کەرکوو هەمووی لێکەچێەوە ئەوە ماڵی خۆمانەوە دوو ئامۆزامە کاک شێخ ڕەزا و کاک شێخ فاتیح ئەوانە یەکێکیان ماوە تەمەەن درێژ بە یەکشان کۆچی دوای کرد مامۆستا دوای ئەوە با بڵێن ئەو بەیاننامەی ئازار لە بینی هەفتا بۆ 74 ئیتر ئەوە تێک چوو خەڵک هەمووی ڕێی کردە شاخ بە هەموو چین و توێژەکانەوە یاخی بوون لەو یاسایانەی کە حکوومەتی عێراقی تۆش ئەبی بە یەکێک لەو پێشمەرگانەی کە بەس من لێرە پێم سەیرە وێنەیەک هەیە جەنابتان ئالێرەیە چەکتان بەشانەیە بەڵام جلەکانتان مۆدێرنە جلەکانتان هینی با بڵێن گەنجێتی و نەزانم کوردی نییە پێشمەرگانە نییە من وەکوتم کەم جار حەزم لە جلی کوردیە جلی کوردیم زۆر لێ نایە بە تەبیعەت چونکو هەر لە مناڵیەوە لە کفری پانتۆڵم لە پێ کردووە حەزم لە پانتۆڵە ئیستەیش ینی کەمتر بەرجی کوردی هەر جلی کوردی دایان ساڵە لە بەرم نەکردووە ئەوە بڵێ ئەوە بەو جیلانەوە پێشبەرگە بووم لە سەرەوە 74 هەز ناکەی تۆ لە ناوێنە شاز بوو بێتی وای بۆچم یعنی کەسێکی کە نەبووی تر پانتۆڵ لە پێکاوت فەنی بەشانەوە بێ بەڵێ کەسێکی بڵێ ئەوە یاخی بوونەکەی ئەو بڵێ ئاوان پێخۆی دژەباوەکەی کە باسمان بڵێ ئەو جرانم لە ئێران کردی چوو سەفەرێکی ئێرانم کرد ئەو جلانم کردی و هاتەوە پێش ئەوەی کە بچیتە دەرەوە ببێ بە پێشمەرگە هیچ کاتێ وا ڕێکوتووە ڕیش بێڵیتەوە یان ئەم عادەتی ڕیژ هێشتنەوەیە لە پێشمەرگایەتیەوە بۆ دروست وڵای ئەم عادەتی ڕیش هێشتنەوەیە زیاتر لە پێشمەرگایەتیەوە دەستی پێکرد کە چوو بەسەرەوە ئیتر بوار نەبوو بۆ ئەو پاک و تەمیزی و ئەو شتانە وڵا ئێمە لەسەر کانیاو بووین هەمیشە زۆر پاک و تەمیز بووین ئەمە شەروێنێکی ئەو ڕۆژگارەیە بەڵێ
ئەو وێنەیەش مێژوێکی پێشمەرگە ئەو وێنەیەش مێژوێکی خۆی هەیە ئەوە سەر و ڕیشم نەتاشیوە هەتا ئەو فترێ ئەو ڕسمە لە ناو خێوەتەکانی ئازادیە شاعری هاوڕێم کاک سەڵاحشوان بە کامێرای ئەو گیراوە وێنەیەک بوو زۆر جوان زۆر هونەری جوانە ئەوە دەرەخە کاک سەڵاحشوان نەگەر شاعیرە هونەرمەندێکی وێنەگری سەرکەوتوشە ئەمەش هەر وێنەیەکە بەڵێ ئەوەش هینی خۆی هەیە ئەوە بەجلی کوردیەوەیە ئەوە بەرگدرویەکە بوو لە حاجی ئۆمەران هەموو جارێ بەپێ لە ئازادیەوە ئەچوین بۆ هین بۆ حاجی ئۆمەران و جلمان لا دووری ڕزنێکم لە پشتایە ئەگەر تۆزێ وێنەکە بەرز کاتەوە ئەگەر بەرزی کاتەوە ئەوە برادێک لە لامان بوو ئەوەی کە فیشتەکەەکانی تایە برادێک لە لامان بوو ناوی مۆلود پەرۆژ بوو کەرکووکی بوو ئەو ڕزدانەی بۆ دروستە کردین و ئێمەش فیشەکمان تێ خست و هەر بۆ با بڵین بە عقلێکی هەرزەکارانەی ئەو ساوە خۆمان پێیانوانی تر کە ئەوە ڕزنێکە تایبەتمەندیە کەسی کەنی پۆزی گەنجانەیە بڵێ پۆزی گەنجانە باشە ئەلێرەش لە پیاوێکی دیێواناچی لە عاشقەیەک نازانم ئەوە وێنەیە کار زۆر مێژوێکی سەیریە ئەوە برادێکی گەرمیانی و لە پێنجێن بوو سوێنی یام ئەم جارە ئەگەر چوون بۆ پێنجەم ڕێم کەوتە پێنجێن بچم بۆ ماڵی ئەوان منیش بە پێنجێنا گەڕام ئەبەم جل و سەر و سەکت و قژ و ڕیشە درێژە و ئاوە ماڵەکەیان وتیان لەو کۆڵانەیە کە چوم گۆڕەپانێ لە بەردەم ماڵەکەیان نەبوو بەر لەوەی بگەمە گۆڕەپانەکە هەرچی مناڵێ ڕای کرد ئەوەیشی پێی نەگرت بوو پێدا بە عەرزا و ئەیزریکان وەڵام نەچووم گەڕامەوە وتم ئەم مناڵانە لەگەڵ دایک و باوکانە تووشی کێشەیەکە بم گەڕامەوە وتر نەچووم بە ماڵەکەم ئەرەوەڵڵا هەموویان ترسان بەو شتە عاجباتیەوە ئاوا ترسان وێنێکی ترێ حەزەکەم سەرگوزشتی ئەو وێنەیەمان بۆ بجێڕیتەوە هەستەکەم جەنابتی لەگەڵ پیاوێکی زۆر شارەزا لە چەک ئەوە هاوڕێی شاعرم فەری زامدارە ئەو چەک و ڕزنەی بە پشتەوەیە هی خۆی نییە چەکەکەی هی منە ڕزنەکەی شەری منە ڕسمی پێوە گرتووە ئەوە با خۆی دوایی کە بەرنامەکە بڵاو بۆ گوێی لێبێ هەردووکی منە خۆی بێت چەک بوو ینی تۆ دانیشتویت کە لەوە ئەچێ دوول لە جەنابێ کاکفەری توی بە ئەسیری گرتبێ لەوە ئەچێ بەڵام دەرەکەوە وانە ئەمە چەکوتفاقەکە هەمووی هی جەنابتە ئەو میوانیشمە وێنێکی غەریبە بەڕاستی تەواو بە عەکسی ئەو لە چاپخانە ئیشەکرێمە لە ئازادی بوون ئەو بە میوانی هاتۆ بۆ لای من تەواو بە عەکسی ماناکانی بەڵێ بە عەکسی ماناکانەوە ئەمەش هەر وێنێکی ئەو سەردەمەیە ئەمەش هەر لێرە ئەو ئەوە لە مەریوان گیراوە لە شاری مەریوان میوان بووم لە ماڵی کاک شەخ ئیسماعیل بەرزنجی مامەم کە خەڵکی سلێمانیە و هونەرمەندێکی ناسراوە ئەوەش برای ئەوەی ئامۆزا محەممەد سالاری ئامۆزامە ژنبراشتە ژنبراشمە هەردووکیان ژنبراش بن و ئامۆزایش من ئەمە لە مەریوانە شوێنەکە خۆش بوو ئەمە کاک شێخسان بەڵێ ئەویان لێرەوە ڕێزمان هەیە بۆ کاک بۆ مامۆستا ئەم وێنێش هەری ئەو سەردەمەیە ئەویش هەر لە شاری مەریوانی گیراوە ئەوە وەکوتم هەر بۆ ماڵی ئامۆزای ناوبراوم کاک شێخ ئیسماعیل چووم ئەوە کاک عەبدوڵڵا تایر بەرزنجی هاوڕێمە کە ئەو سایتر ماڵیان لە مەریوان بوو پێکەوە ئەو وێنەیەمان گرت شتێکی خۆش بوو ماوەتەوە عەبدوڵڵا تایر بەرزنجی یەکێکە لە ڕۆشنبیرەکانی بواری ئەدەب کورد بەڵێ بە تایبەتی لە زمانی عەرەبیە زۆر شارەزایە و لە ڕەخنەی ئەدەبیشا کەسێکی دیارە بەڕاستی ئێمە لێرە کەسێکی دیارە هەر لەو دەمەوە ئێمە یەک ئەناسین لەو دەمەوە ئەمەش هەر وێنەیەکی ئەو فترەیە ئەو کاتی ئەوەش هەر منتیقەی وابزانم ئەوە ڕایاتە ئەوە منتیقەی ڕایاتە هەر دووبارە بەو جلو بەرگانەوە ئەو کەوڵا لە باتیەوە بی کە مەشانم خسوومەتە ژێرم و ئەوە هەر کەوڵەکەیە هەر کەوڵەکەی و مامۆستا ئەم وێنەیە جوانە ئەم وێنەیە جوانە نیوە ئەفەندیە نیوە شەڕوا لە پێ ئەو وێنەیە ئەوە کە چوون بۆ سەرەوە پانتۆڵم لە بەرابوو بەڕەحمەت بێ هاوڕێی خۆشەویست هەر لە بەغاوە ئەمناسی لە هەولێرەوە ئەمناسی کاک مادی خۆشناو کە بە
کە شەهید بوو لە ڕووداوێکی زۆر ناخۆشە ئەو شەرواڵەی بۆ هێنام وتی تکات لێکم ئێرە سەرمایە و شاخ و داخە و ئەم شەرواڵە لە پێکە منیش شەرواڵەکەم لەژێر هەردوو چاکەتەکەەوە لەبەر کرد دوو چاکەتم لەبەر ئەمە سپاسێکم زۆر بە کەڵکماتە و شەرواڵم کاتە ئەوی تریش فەرهادشاکەشێکی باشی لەگەڵا کردی بەڕاستی مامۆستا ئیتر کە هاتیتەوە با بڵێن ئەو کاتی کە بووی بە پێشمەرگە فەرمانبەر بووی لە وەزارەتی ڕۆشنبیری بەغدا بڵێ لە بەیان و هاوکاری بێجگەلەوەش لە برایەتیش هەر ئیش بکرد ئەو کاتە هەر لەگەڵ جەماعەتی برایەتی هاتوو بەسەرەوە کە چوویتە سەرۆیتی دوایی هاتیتەوە بەر ئەوە کەوتی با بڵێن نەفی بکرێ بۆ جنوب ئەیتر ئیشەکە لە بەغا بوو ئیشەکەم لە بەغا بوو لە هاوکاری بەیان بوو ئیتی پێویستی نەکرد خۆی وەکو نەفی وا بوو خۆی وەکو نەفی وا بوو بەڵێ ئیتر با بڵێن ئەو ڕۆژگارە سەختە کاری کردە سەر دنیای شعری جەنابی کاری لەسەرم کرد و من ئیتر هەستم کرد پێویستە کا شعری بەرگری بدووسم کەوت شعری بەرگری بەڵێ لە بەغاوە دەسم پێکرد ئیتر لە بەغاش دنیایکی فراوان بوو بۆ تۆ بۆ ئەوەی کە با بڵێن هەم تێکەڵاویش هەرچی مسەقەفین هەیە لە بەغاویشتی نووسەرانی کورد مرکزەکەی لە بەغا بوو ئەمە وێنێکی ئەو کاتانەیە کە هاتوویتەوە با بڵێن بەڵێ ئەمە ئەو کاتانەیە ئەوە لە بەغاوە بۆ کۆڕێک بانگهێشت کراوم لێشێتی نووسەرانی کورد لە سلێمانی منیش لەوێ شعرە خوێنمەوە کۆڕی جاران ئاوا قەرەباڵق بۆ گەر سەرنجی وێنەکە بن حەزەکەم لەسەر ئەم وێنێش قسە بکەیت چونکە ئەم وێنەیە ئەمە وێنەیەکە لە کۆمەڵی ڕووناکبیری بەغا کاک دکتۆر معرف خەزنەدار و کاک دکتۆر عیزەدین و کاک جەمال خەزنەدار و ئەو برادەرانە بڕێوایانە برد ئەوە کۆڕێکە کۆڕێکی زۆر قەرەباڵخە لە بەغاوە لە نەجەفەوە لە ڕوومادیەوە لە کەربەلاوە قوتابیانی کورد ئاهاتن و لەو کۆڕارەیە ئامادە بوون بۆ ئەوەی گوێ لە شعری بەرگری بگرن تەنها هەر منیش نەبوو شعر بخوێندەوە جارێکیان لەگەڵ کۆمەڵێ هاوڕێی ترە شعرمان خوێندەوە کاک ئەنوەر جاف هەروەها ئەوەی لە بیرمە بەڕەحمەت بێ کاک فەریق ئەمین هەروەها نووسەری ناسرا و کاک حەمە سەعید حەسەن جارێکیان ئەو شعرێکی خوێندەوە زەردەواڵە بەشانەکان منیش ئەو شعرە بخوێندەوە بتانەوە نەتانەوە ڕۆژێ لە ڕۆژان نالی بۆ شارە زوورە گەڕێتەوە ئەوم بۆ یەکەم جار لە بەغا خوێندەوە ئەمە ژوێنێکی ئەو سەردەمەیە ئەوە وێنەی دوای کۆڕەکانە و قوتابیانەی کە لە هەموو شارەکانەوە هاتبوون تەنان لە کەرکووک و لە هەولێریشەوە هاتن ئەوەی هەموو شارەکانی تایە زۆرینەی کەرکووکەیەکێکیان هاوڕێی خۆشەویست ئەوەیان کە باڵیان گرتو ئاوا لە تیفەڵمە تا خۆمم ئەوی لە خوارەوەی ئاوا پێکەنێ چاکەتەکەی ڕەشە بەڵێ ئەوە جەمی هاوڕێی خۆشەویستن هاوڕێی جوانە مرگم جەمیل ئەمینە یەکێک بوو لە تێکۆشەرە هەرە گەورەکانی کورد ژانی خۆی هەمووی لە ڕێی کوردایەتیا ینی خەرج کرد و بەخشی لە شۆڕیژا ئەو شعرە بەرگریانەی منی بە دەستن و زیا لەسەر شریت ئەنووسیەوە و بە هەموو هاوڕێ و برادرانی خۆیان دابەشێ کرد کەسێکی جەربەزە بوو ئەمانێکی ئەوەش بەغایە لە دوای کۆڕێک ئەو وێنەیە گیراوە ئەمەی لای خۆمەوە کە بەرامبەرمە هاوڕێی جوانەمرگ و خۆشەویستم کاک بورهان شێخ مستەفا شێخ معروف قەراخیە ئەوە زۆر هاوڕێکی خۆشەویستم بوو هەمیشە و هەمیشە کە لە دەوام بەرە بوو هات بۆ ژوورەکەم بۆ ئوتێل کاسب زۆرم پێخۆش ئەوی تریشانەوە بزانم خزمەتی کاک شێروانی ناوەوە ئەزانم ئێستا لێرە مامۆستای زمانی کوردیەوە لە دوای کۆڕەکان ڕستممانەگرت ئەوە ڕستێکی دوای کۆڕەکان مامۆسالەتیف ئەمەوێ وچانێکی کە وەربگرم بە یارمەتی بفەرمووی خۆشەویستانم وچانێکی تر و دێنەوە خزمەت مامۆستا ئێستا ئێمە دێنە سەر بابەتێکی تر لە وێزگەیەکی گرنگ لە ژیانی جەنابتە ئەویش مەسەلەی هاوسەرگیریە ئەگەر باسێکی ئەم کارکتەرەمان بۆ بکەی
ئەوە خێزانەکەمە سورەیە شەق عەلی شەق محەممەد بەرزنجی ئامۆزای خۆمە و ساڵی هەشتا هاوسەرگیریمان کردووە. وێنێ زۆرن لەسەر ئەوە بەڵام هەندێکمان لێ هەڵبژاردووە ئەمە وێنەیەکی جەنابتە هەر لەگەڵ هاوسەرەکە تا بەڵامە لێرە چکەریەکە بەدەمەوە نازام هۆکاری ئەمە چیە بەخوا هۆکاری ئەوە هۆکاری من نەمبیستوە جەنابە زۆر جگەرە منار جگەرە کێشنی بەس بڕیارێکی پەرلەمانی کوردستان دەرچوو کە گوایە کەس جگەرە نەکێشێ و جگەرە کێشان قەدەغێ و من تۆش دژەباوانە چوی کێشا پێم سیر بوو کێشەی تر زۆر بوو پەرلەمان خۆی پێوە خەریک بکە من لە دژی ئەو بڕیارمدا هەفتەی جارەیە مانگی 2 جار جگەرە بکێشم ئێستەش بەردەوامم ئەوە بوو جەنابیش جگەرەیە کرد لا بەجێشتم کە هاتی بۆ ئەوەی ڕسمەکان بەری جگەرەکەم لە دوا بەدوای خۆت کێشە وڵای نازان بۆ جگەرە پێ بڵێ عافێتێ بێ نەڵێ نازانم زەرەری نییە بەڕای من ئەوە شەر خێزانەکەمە کە ئینم کرد ئەوی شەر با بڵێن ئەوی شەر خێزانەکەمە ماڵی خۆوانەیە لەوانەیە جگەرەیەک زەرەری نەبێ بەڵام بەگشتی جگەرە کێشان زۆر زەرەری ڕایەک شاعیرانەی خۆمە ڕاک شاعیرانەوە ئەویان قوبوڵە ئەم وێنێش ئەو وێنەیە ئەوە لە شیراز گیراوە لەسەر مەرقەکەی سعدی شیرازی ساڵی 2012 بوو داوت کرابووم بۆ فستیڤاڵی شعری نێودەوڵەتی لە ئێران تر لە هەموو وڵاتانی عەربی و وڵاتانان لە سین لە کۆریاوە لە ئەمریکاوە لە بەریتانیا و لە فەرەنساوە خەڵک بانکرابوو لە عێراقیشەوە بە ناوی عێراق و کوردستانەوە و ساڵە من بانکرابوو مامۆستا ئەم وێنەیە لەگەڵ دوو بەڕێزی ترا ئەوە هاژەکلاوەیە ئەوەی لە تەکمەوە ئەوی تریشان شاعری بەڕێز بەڵێ ئەوە هاژەکلاوێ ئەوی تریشان بەڕێز سیمینی چایچیە شاعرە و لە هەولێرەژی ئەمە بەردەم میهمان سەرای سنەیە من بانگێش کرابووم بۆ هەورامان ناسی بۆ کۆنگرێ هەورامان ناسی لە ئێران هاژەکلاوێ بانکرا لە تاران بوو کەزانی من لەوێم ئافرەتێکی فەرەنسیە ئێستا دکتۆرای هەیە خۆی پێی وتم وتی من لە خۆشەویستی شعرەکانی تۆوە خۆم فێری زمانی کوردی کرد ئێستا نامەیەکی لەلامە بە کوردی لە کوردستانی نوێە لە ڕۆژانی داهاتوە ئیشەڵا بڵاوە بێتەوە کۆمەڵە شعری کردو خۆشی ناوە هاژە ناویکی خۆی ناوی کریستین کلاوەیە بەڵام لە خۆشەویستی کورد ناوی خۆی ناوە هاژە کلاوێ ئێمە لێرەوە ڕێز و خۆشەویستیمانێ بۆ لە هەر شوێ ڕێز و سڵاو هەر کەسێک ئاوا بەو شێوەیە خۆشەویستی بۆ ئێمە دەرەبرێ ئێمە زیاتری بۆ دەرەبڕین ئەمێن هەیە چیە مامۆستا مەسەر جادێکی گشتیە ئەمە سەرجادەیەکی گشتیە ئەوە لەو وەختەیە کە ئیتر کوردستان بەرەو وێرانکردنە چوو لەلایەن ڕژێمی فاشستی عێراقەوە من ئەو هەموو شڕ و شاتاڵم پێیە لەسەر ئەمە بڕۆم بۆ کفری نەیانێشت ئیتر ئەو سارەیە بڕات لەو سەرڕێیا دانیشتوم و چاوەڕانی سارەیەکەکەم دۆست بێ ناسیا و بێ بە پارە بێ بەخوایت بێ ئەگەر لەو کاتەیە ئەسپێکیش هەبووە سوار و بوویتە پێت خۆش ئەی لەوێەوە چوون بۆ ئاوایی بنەکەی خەپەکوێر پیشان ئاوەتا لەوێ چوون بۆ ماڵی ئەو کوڕەی مامم لە ئاوایی بنەکەی خەپەکوێر تەبعاً ئەو ئەسپەی ئەو کوڕەی مام مەوچوومە سەر ئەو ئەسپە و حەزم کرد ڕستی پێوە بگرم داخا ئەو ئاواییە دوای چەند ساڵێکەوە هەشتاوسەیە دوای چەند ساڵێک هەمووی ئەنفال کرا و بەرشاڵاوی ینی دڕندانەی ئەنفال کەوت بەڵێ ڕاستە فەرمی چۆنی لە ئەسب سواریە مامۆستایانی شارەزایت هەیە لە ئەسب سواری وەڵڵاهی کورەنە وەڵڵا ئەو کوڕی مام خستمە سەری وتی پێ بخەرە سەر تەنیا بۆ وێنەکەیە ئەوە ڕەشمەیە ئەوە ئاوزەنیە ئەوە زینە ئەوە سەرزینە ئەوانە نازانم هیچی بۆی زانم هات ئەتر ئەوانە مێ خوسکەی هەبوو دایانە کوتابە عەرزاوشتانی بە سوارینە وەڵڵا گرتمی و خستمە سەر و بەڕاستیەوە ژوونەرە ئەوە ژوونەرە ئەم وێنەیەش وێنەیەکی بجوڵێتەوە ئەکەوم وێنەیەکی جوانە ئەوە من و با بڵێن یەکەمیان لە لای خۆمەوە کاک دکتۆر ئەنوەر قادر جافا کە شاعرێکی گەورەیە و دیوانێکی بەناوبانگی هەیە بە ناوی زریان وێنەی تەنیشت ئەو خوالێ خۆش بوو هاوڕێ خۆشەویستم کاک شێرکۆ بێکەسە ئەوە بینایی یەکەتی و سەرانی سلێمانیە لە تەنیشت ماڵی قازیەوە کەسی سێەم کاکە حەمەی حەمە باقیە ڕێز و سڵاوم هەیە بۆی کەسی چوارەمیش لەتیف شێخ محەممەد بەرزنجیە لەتیف هەڵمەت خۆمم
ئەمە شوێنێکی ترە ئەمە ئەگەر بۆمان باسکێک با بڵین کاک زۆراب یەکەمە لێرەوە ئەمە کاک زۆر ئەمە لەگەڵ مامجلال ئەم ڕسومان کردووە دیدەنی بنکەی گەلاوێژی کرد پیرۆزبایی بنکەکەی لێکردین کردنەوەی بنکەکە و وەکو هاندانێکی ڕۆشنبیریش بۆ ئەوەی وەکو پشگیریەک لەو سەردەمەدا کە بنکەکە تازە بوو هات دیدەنی کردین و ئەو ڕسمانی لەگەڵاگرتین کاک زۆراب لەتیف هەڵمەت کاک بەختیار بەڕەحمەت بێ سەڵاح شوان بەڕێز مامجلال عبدوڵڵا تایر بەرزجی ئەمە کاک سەلاح محەممەدە نە کاک سەلاح شوان بڵێ بڵێ کاک سەلاح محەممەد عفو ئەمەش هەواڵ مامجلالە لەگەڵ کاک عەتا و لەگەڵ مامۆستا کاک عبدوڵڵا تایر بەرزجی مامۆستا ئەوەی کە من ئەمەوێ باسی بکەم زۆر گرنگە بەلامەوە بۆەوەی کە بەرنمەکە کۆتایی نەیەت و ئەم وێنانە بڕۆن هیچێک لە وێنانە ئەمەیە ئەگەر ئەمە لە پاڵ پەیکەرەکەی خۆمایە ڕۆژی پەردەدادڕین لە پەیکەرەکە کە پەیکەرەکەی هونەرمەندی گەورە زیرەک میرەیە ئەوی تریش کە لە بینمانایە دیاری حەسەن عەبدولکەریمە با بڵێن ئامۆزامە ئیتر ئەمەسا وەکو بزانی بیرکردنەوەی کاکە زیرەک میرە بۆ ئەم پەیکەرەی بە هەڵە و ژێڕاوی داناوە بۆی چییە؟ من بەوە ڕازیم کە بە هەڵە و گەڕاو دایناوە ڕەنگە ئەو بۆچوونی کەی هەبێ خۆم بۆچوونی کەمەیە بۆچوونی من ئەوەیە هەموو شتێک لەم سەردەمەیە ئاوەژوو کراوەتەوە هەموو حەقیقەتەکان ئاوەژوو کراوەتەوە لەبەر ئەوە منی ڕازی بووم پەیکەرەکەم ئاوەژوو نازانم بیر و ڕای خۆی چۆنە ئەمە چیرۆکێکی خۆشی هەیە ئەویش ئەوەیە لە کاک ناسر و ناسر ڕەزازی و بەڕەحمەت بێ مەرزیەخان هونەرمەندی گەوری جوانەمەرگ مەرزیەخان هاتن بۆ بنکەی گەلاوێژ و دیدەنی بە تایبەتیش هاتبوون بۆ لای مندی بۆ ئەو دەما ئەو ڕستمەمان ئێمە ڕێزمانەیە بۆ کاک ناسری هونەرمەند و ڕێزمان هەیە و درود بۆ گیانی پاکی خاتوو مەرزیەخان درود ئەمەش هەر لەو چاو پێکەوتنیان هەر مەرزیەخانە و ئیتر ئەو وێنەیەمان پێکەوە ئەم وێنەیان ئەوە ئەو قوتابخانەیە مەدرسە ثانەویەت کفری من ئەو پۆلەی کە لەلایە وەستاوم ئەلەو پۆلەیە بووین کە گروپی کفریمان دروست کرد من و فەرهاد شاکەلی و ئەحمەد شاکەلی ئەم سێ کەسم لەو باشە مامۆستای وێنەیان چیە لەگەڵ کاک سەباح بڵێ هەمان شوێنە لەگەڵ کاک سەباح زۆر سباحی کاک سەباح ڕۆژ دەرەکەم زۆر هانیدام بڕۆین بۆ ئەو بینایە ڕسم بگرین هەرچەند هەوارە کۆنەکەی ما بوو چوین پاسەوانی هەبوو خەریک بوو نەیەڵن بەڵام گرتمان و ئەو دەلاقەیە کە دیارە ئەو دەواازەیە ئەوە قاعەیەک دەرگای قاعەیە کە یەکەم کۆڕی شعرم لە کفریا لەو قاعەیە کرد ساڵی لەگەڵ کەنعان مەدحەت و فەرهاد شاکەلی و کۆمەڵێ گەنجی ترە تایرنامیق و کاکفایەق و ساڵی هەزار و وەبزەم با بڵین کۆتایی هەفتا و چوار کۆتایی هەفتا و چوار ئەم وێنەیە وێنەیەکی تری گوڵدەستەی شوعرای هاو عەسری جەنابتە ئەوە ژوورەکەی خۆمە لە ڕۆژنامەی هەرێم کاک شەرکۆبێکەس بەڕەحمەت بێ هاتووە بۆ میوانیم شوێنەکەی خۆم داوەتیە و چایەکم بۆ بان کردووە لە ڕۆژنامەی هەرێم ڕەنگە کەس دیستە نەزانێت ڕۆژنامەی هەرێم بۆ یان نەبووە ئێستا نەماوە ڕۆژنامەی ئەمە بۆچی ئەم وێنەیە ئەوە دانیشت ئەوە کۆڕێ بوو لە کۆمەڵی ڕووناکبیری بەغا کەسێکی عەرەب لە سەیف الناسری شاعرێکی دیاری عەرەبە ئێستا وەبزەم لە بەریتانیاژی هات دستی خستە سەر شانم وتی بۆ ئینتە لەتیف هەڵمەت وتم شلون عرفت أنت لطيف المت أني لطيف المت وتي حاشين عنك عن زيك عن تصرفاتك وتي هاد دسي خصصر شان وتي تولتي في المديد وتم شلون زي وتي هلا دانيشتا كتعوا دانيشي لسر كرسي كشوار مشقي دانيشتوي بوان باس كردوم تو حركاتي عجائب تيام حركه عجائبه هل اللي تفلمت الشيء بويا زاني مكان بويا هاتم وتم تولتي فلمتي اما شهر هاجك كلاويه ونيه اوش هاجك كلاويه او من مقابله كم بالروزنامه هريم للروزنامه هريم شاو بيكوتنا قبله وتولويها عليت من بالشعري خوشويسي الشعري تو فيري زماني كردي بو امينيه ئەو وێنەیە کتێبخانەی سەرقەڵا کرایەوە سەرقەڵا ناحەیەکە عاید بە کفریە سەر بە کفریە ئیتر ئەوە جەماوەرەکەیە لەگەڵ بەرپرس و بەرپرسانی حکوومەتی هەرێم و کە هی ناوچەکە و من ئفتیتاحی ئەو کتێبخانەیەکەیتەوە ئەمە شوێنەیەکە
ئەوە کۆڕێکە هی هەفتاکان کۆڕەکە هی بەڕێز نووسەری ناسرا و پرۆفیسۆر دکتۆر عیزەدین مستەفا ڕەسووڵە من وەکو پێشکەشکردیە کۆڕەکە پێشکەشەکەم وی بم بڕێەوە کۆڕەکەەوەنە قەرەباڵخەوە تا خەڵک لەسەر سەکۆکە لەم بەرەوە دانیشتەوە کۆڕی جارانەوە قەرەباڵ ئەم کارکتەریکە ئەوە کاک حوسێن جافا وا بزانم ئێستا یعنی کەسی دووەمە لە یەکێتی نووسەرانی عێراق یعنی وەکو کوردێک پێشم وابێ بەڕێوەبەرێکی گشتیە لە بەڕێوەبەری ئاخر بەڕێوەبەرێکی گشتیە لە خوێندنی کوردی ئەو شتانە بەڵێ ڕاستەفەر مامۆستا ڕێزمەیە بۆی لێرەوە تا بەغا ئێمەش هەروەها ڕێزێک و خۆشەویستیمانێ بۆ کاکسێن ئەمەش هەروێنەی جەناب ئەوە لەتی فەڵمەتە هەر خۆم بە جگەرەوە ئەویان هەر جگەرەکەم نەخسۆتە ناودەم هەر بۆ خۆشی حەزم کرد ئاوە ئەویش هەر ڕستێک بگرم وەکوتم دژە باوێتیم تایە ئەویش بەشێکە لە دژە باوێتی لە کۆی گشتی ئەو بەڕێزانی کە بانگهێش کراون بە خۆشەویستیمانەوە بۆ ئەم بەرنمەیە خەڵک کەمتر ستایلی ئەگۆڕێ مەسەرەن لە ژیانیا ئێتر قۆناغەکانی مووی لێ ناتوە دوای خەتی سمێڵ وەردەوێت بەڵام هەڵچوون و داچوونێک لە ستایلی دەم و چاوی تۆ هەیە ئەوە ژەگەڕێتەوە بۆ ئەو دژە باوێکە ئەمە سەر و ڕیش و سمێڵ مامووی تاشی ڕوت ڕاستە ئەم وێنەیان چیە مامۆستا ئەو وێنەیە ئەوە وەفدێکیان دروست کرد لێرەوە لەویشەوە وەفدێکیان دروست کرد هەردوو وەفدەکە لە گوندی دێگەڵەیەکیان کرد حاکم سەردار و من و دڵشاد عەبدوڵڵا سێ کەسی ئەو وەفدە بووین کە لە دەرگەڵە بووین حاکم سەردار و کاک دڵشاد عەبدوڵڵا ئەندامی یعنی با بڵین یەکێتی نیشتیمانین ئەویان بەڵام من وەکو بێلایەنێک لەگەڵ وەفدەکەیە بوو وەکو بێلایەنێکی دڵپاک و ینی باوەڕ پێکراوە چ وێنەیەکت پێخۆشە بیکەین بە دوایوێنە من پێم خۆشە با خۆم بێمە پێشەوە بەرنامە من تۆزێ متحرکم ئەوەم پێخۆشە فەرموو ئەم وێنەیەت بۆ پێخۆشە بۆچی ئەم وێنەیە بکەین بە دوایوێنە ئەمە بەشێکە لە کارمەندانی ئیزگەی کوردستانی ساڵی 1970 نیوەی 1970 سەرەوە شۆڕش یەکەمیان لە تیفەڵمەتە بە پێوە دووەمیان پەلەمەکە ئەمەیان ئەویان لە تیفەڵمەتە دووەمیان کاک عەبدوڵڵا عەباسە سێمیان کاک کامەران قەراخیە چوارەمیان کاک محەممەد موکریە پێنجەمیان فەرهاد شاکەلیە ئەوی تریان کاک دکتۆر فواد حەمە خورشیدە ئەوەیان لەولاوە کاک عەبدولخالق سەرسامە ئەمی تریان بە ڕەحمەت بێ شاعیری گەورە و جوانەمەرگ جەلالی میرزا کەریمە ئەوی تریان شاعیری جوانەمەرگ محەممەد بەدریە ئەمی تریان برای بەڕێزم کاک عەبدولوهاب تاڵەبانیە ڕۆژنامەنووسی ناسرا و کاک فەریزاندار وەکو شاعیرێکی ناسراوە ئەوی تریشان هەموو ئەوانە بەشێک بوون لە ڕاگەاندنی 1970 درود بۆ گیانی پاچی ئەوانەی نەماون سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ هەموو ئەوانەی کە ماون و ئێستا بوون بە بەشێک لە دۆکۆمنتەکانی ژیانی تۆ پێشەوەی کە ماڵ ئاوایی بکەین لە بینەرانی خۆشەویست لەگەڵ جەناب تا ئەبێ ئێمەش وێنەیەک بگرین بۆ ئەوەی ئەو وێنەی ئێمەش لە داهاتوە بێ بە وێنەکانی دوێنێ خۆشەویستانم بەشێک لە ژیانی هەردووکمان بەڵێ زۆر سوپاس بۆ جەنابیش خۆشەویستانم تا بەرنامەیەکی کە و کەسایەتیشی تر خواتان لەگەڵ